لە شوێنەکانی مانەوە لە هۆتێل و مۆتێل زایدن ڕێستۆران لە ساسی 5 وتیایەتی تا سا 50 بەڵێ ئەو داشکانەیان گرێتەوە. کاک پشوان سڵاو لێ بێ چیتان کردو بۆ ئەوەی گەشتیاران لا دەرەوەی گەرمیانەوە بێن ئەم فیستیڤاڵە و لە سنوورەکەدا بتوان بمێننەوە. سڵاو سەرچاو ئێوە بەخێر بێن مالوو نەبن. لاقەتە ئەم فیستیڤاڵە تەمان شەشەمین فیستیڤاڵە، شەشەمین ساڵە لە سەرەکەم فیستیڤاڵەکە هەدەفی سەرەکی لەم فیستیڤاڵە بۆ خزمەتی هاوڵاتیانە، بۆ دروستکردنی دەرفەتی کارە، بۆ کاسبکار و دوکاندار و براند و کۆمپانیا و هەموو خاوەن پیشۆ بەهرەمەنەکان وی بتوان لێرە کاڵەکانی خۆیان عرضکەن و بۆ هاوڵاتیانش بتوان لێرە لە کەمترین ماوە دەستیان گاتە کاڵا و شمەکی دڵخوازی خۆیان بە سعرێکی بە نرخێکی گونجاو و بە کوالەتێکی بەرز. بۆ ئێمە بەرنامە و پلانی خۆمان هەبووە پێشوەختە هەموو ئامادەکاریە کرا و هاوکار بووین لەگەڵ جهەتی سەرپەرشتیاری بازاڕەکە باسار ئەوەی فیستیڤاڵەکە و بۆ مەسلەی ئاسانکاری بۆ گەشتیاران و هەموو ئەو میوانانی کە لە دەرەوەی گەرمیانەوە دێنە ئێرە ئێمە پاکێجێکی گەشتیاریمان دروست کردووە. هەموو شوێنەکانی مانەوە لە هۆتێل و مۆتێل لە ڕێستۆرانتەکان لە هەموو ئەو شوێنانە چیمان کردو لەگەڵیان دانیشتوین داشکانێکیان کردووە بە نسبەی سا 35 تا سا 50 بۆی ئەو میوان و گەشتیارانی لە ناوچەکانی دەرەوە دێنێرە بتوان لەوێ بمێننەوە لە شوێنێکی گونجاو و بە نرخێکی گونجاو و ئەمەشمان داخلی پاکێج کردووە لە ڕێگەی کۆمپانیای سەرپەرشتیاری فیستیڤاڵەوە. ئەم پاکێجە ڕۆشتە هەموو ناوچەکان لە جنوب وەسەتەوە تا ئێران و تا پارێزگاکانی تری هەرێمی کوردستان هەموو ئەمانە لە ڕێگەی ئەم پاکێجەوە ئەتوانن بە نمونە ینی گەشتیارێک ئێوێ سەفەر کابێتە ئێرە 2 ڕۆژ بمێنێتەوە لەم بازاڕە ببینێ هەر لە جێگەی خۆیەوە لە ڕێگەی ئەو لینکانەوە ئەبێ شوێنی خۆی ئەناسێتەوە بۆ لە هۆتێلەکان ئەزانێت چی شوێنێک هەڵە بژێرێ سعرەکەی چەنە خزمە گوزارەکانی لە چی ئاستێکایە و لە چی ڕێستۆرانتەکەمێتەوە بە چی سعرێک و بۆ چی کاتێک هەموو ئەمە بۆ یەکەمین جارە بەڕاستی ئاسانکاریەکە ئێمە کردومانە لە گەرمیانە بۆی بتوانین سەرنجی زۆرترین گەشتیار و میوان ڕاکێشین بێن ناوچەکە و بمێننەوە لێرە. شەواتە هەر گەشتیارێک کە دێتە کەلار لەم ماوەیەم پێنج ڕۆژی فیستیڤاڵەکە لە ڕێستۆرانت و هۆتێلەکان بە نزیکەی 50% داشکاندنیان بۆ کرێت. بەڵێ نسبەکان جیاوازە. ئێمە لە شوێنەکانی مانەوە لە هۆتێل و مۆتێل زایدن ڕێستۆران لە ساسی 5 وتیایەتی تا سا 50 بەڵێ ئەو داشکانەیان گرێتەوە وەکو ئاسانکاریەک بۆ ئەوان جگەلەوە ئەوان ئەم پاکێجانە جگەلەوەی بازار و فیستیڤاڵەکەی تایە ئەو میوانە ئەو گەشتیارێ دێتە گەرمیان جگەوە لە سەردانی ئێرەکە ئەتوانێت سەردانی مۆزەخانە و شوێنە کولتور و شوێنەوارەکانی تری ناوچەکانی هەموو داخلی پاکێجێک کرا بۆی ئەو بتوانێت کاتەکانی بەپێ ئەو بەرنامەجەی کەلیۆ بۆی دێ کاتەکانی استیغلال بکە بتوانێت زۆرترین شوێن ببینێ و جەوێک وەرگێ و بتوانێت ئەمە کە گەڕا فیدباگی ئەبێ بۆی وابکات کە سەرنجی ینی لەسەر ئاستی گەرمیان و کەلار بە تایبەتی وابکەین کە بیکەنە شوێنێکی وا جێگەی سەرنج بێ بۆ هەندێک بێ بۆ ساڵەکانی تر بۆ کاتەکان وەرزەکانی زۆرترین خەڵک و گەشتیار ڕووکاتە ئێرە.